بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئامێرەکانی دەنگدانی بە شێوەیەکی سەرکەوتو و تاقی کردەوە و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقیش ڕایکاند گەشتبینە لەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەرت بەڕێوە دەچێت. بەو پێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئامێرەکانی دەنگدانی بە شێوەیەکی سەرکەوت و تاقی کردوتەوە. هەروە سەرۆکوەزیرانی عێراق داواشی لە هاوڵاتیان کرد کە بڕۆن بۆ دەنگدان و گۆڕانکاری دروست بکەن. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا هاوڵاتی ڕۆڵی چییە لە کەمبوونەوەی تەزویر و بۆچی دەسەڵات پێی خۆشە خەڵک سارد بێ و بایکۆتی پرۆسەی هەڵبژاردن بکات. لەگەڵمان لە سەرجەم پارێزگاکانی کوردستان و عێراق کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ دڵنیاییدان بە لانەکانی بەشدار لە پرۆسەی هەڵبژاردن و هاوڵاتیان دەنگدانی ئەزمۆنیان بۆ کارمەندانی کۆمیسیۆن و دەستگاکانی ڕاگەیاندن بەڕێوە برد. پرۆسەی دەنگدان هاوشێوەی هەڵبژاردننی ڕابردوو ئەلکترۆنی دەبێت، بەڵام ئەمساڵ ئامێرێکی دیکە زیاد کراوە کە جگە لە پەنجەمۆری دەنگدەرەکە و پێناسی دەنگدانەکەی هیچ ڕێگەیەکی دیکە قبوڵ ناکات. ئەوەش مەودای ساختەکاری کەمتر دەکاتەوە. ئەندامێکی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری دەڵێت تەنها تێبینیە کە تا ئێستا لەسەر پرۆسەکە هەیەە ئەوەیە ئامێرەکان خێرا نین و ڕەنگە پرۆسەی هەڵبژاردن لە ڕۆژی دەنگداندا خاوی تێبکەوێت. من تەسەوڕ ئەەکەم ئەگەر بەم شێوەیە بڕوات ئەمەلیەکی سەرکەوتوو باش بێ، بەڵام جیازەکان ئایا تاکو چەند تەحملی ئەو هەموو لۆدە ئەکەن کە تۆ لێرە خەڵکێکی زۆریەک هەر محەڵەیەک بەلایانی کەمەوە 400 دەنگدەریتایە، جیازەکان بە هەردووکی تحملی ئەو هەموو لۆدە ئەکا لە سەعات 7 بەیانیەوە بۆ 6 ئێوارە. زیادکردنی ئەم ئامێرە بۆ ئەوەیە نەهێڵدرێت هیچ دەنگێک بێ فلتەر تێپەڕێت و پێویستە کاتی دەنگدان بخرێتە ئامێرەکەەوە. ئەوانەی تۆماری بەیۆمەتریان کۆنا دەبێت هەر دە پەنجەیان مۆر بکەن و ئەوانەشی تۆماری دەنگدانیان تازەیە تەنها یەک پەنجەیان مۆر دەکەن. بەڵێ جا ئاخر نەتیجەکە نەتیجە عرضکرا ئەنجادرا بۆ کۆمیسیۆن. ئەمە تازە و ئامێرەوانی ئامێری تازەم ئامێری تاقوقی بێوترێ. هەڵبژاردننی ڕابردوو حیزبەکان گلەی زۆریان لە پرۆسەی دەنگدان و ئەو ساختەکاریە هەبوو کە ئەنجام درا، بەڵام بۆ ئەو هەڵبژاردنە کۆمیسیۆن دڵنیایی بە هەموو لایەک دەدات کە ڕێکاری تەواویان گرتوۆتە بەر بۆ ڕێگری لە ساختەکاری. لەگەڵەوەشدا سەدان چاودێری ناوخۆیی و نێودەوڵەتی دەستنیشان کراون کە چاودێری پرۆسەی دەنگدانی هەڵبژاردنەکانی پێشوەختەی عێراق بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. بۆ قسەکردن لەسەرم پرسە میواندارێک لە بەڕێزان دکتۆر ئەحمەد وەرتی، سەرۆکی سنتری ئایندە بۆ لێکۆڵینەوە لە شاری هەولێر، هەروە لە ڕانیەوە دکتۆر ڕزگار قادر، ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک دکتۆر ئەحمەد، ئەگەر لە بەڕێزتانەوە دەست پێ بکەین سەبارەت سەرتا بە گرنگی هەڵبژاردن و دەکرێت ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق بکرێتە سەرتایەک بۆ گۆڕانکاری بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بێزارن و تووڕن لەم دەسەڵاتە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان. سڵاو ڕێزمان هەیە بۆ میوانەکەتان و بۆ بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی یەکێکە لە میکانیزمەکانی گۆڕانکاری لەم سەردەمەیە و ئەم پرۆسەیە لە هەموو وڵاتان پەنای بۆ ئەبرێت و بەدیلێکی تر بۆ وڵاتی ئێمە لە ئێستاە باشتر لە هەڵبژاردن نییە بۆ گۆڕانکاری و بۆ سزادانی گەندەڵکاران و ئەوانەی کە نائەهل بوونەوە ناتوانیوە دەسەڵات لە خزمەتی گەل و میلەتە بەکاربێنن. ئەم گۆڕانکاریە ئەتوانی بڵێن ڕێژەییە، ناتوانین بڵێن ئەم هەڵبژاردنە توانێت گۆڕانکاری بکە، بەڵام لەوانەیە ئەم هەڵبژاردنە باشتر بێ لە هەڵبژاردنەکانی پێشخۆی و بە شێوەیەکی ڕێژەیی گۆڕانکاری لە پرۆسەکەیە دروستکەوە لە عێراق و لە سیستەمی دەسەڵاتدارێتی و حکومڕانیە دروستکە، چونکە
بەڕاستی شەقامی عراقی بە شێوەیەکی گشتی و بە هەرێمی کوردستانیشەوە زۆر نیگەران و ناڕەحەتن لەو دەسەڵاتی کە تا ئێستا لە دوای 2003ەوە حکومڕانیان کردووە و خەڵکێکی زۆر تووڕە و نیگەرانە و ئەم جارە بە شێوەیەکی تر هەڵبژاردن ئەکرێ کە لەسەر شێوازی بازنەی لە هەموو شار و ناوچەکانی عێراق ئەو سیستەمە پەیڕەوە ئەکرێەوە کەسانی سربەخۆش ئەتوانن خۆیان کاندیدکەن بۆیە لەوانەیە بە شێوەیەکی ڕێژەیی لەم هەڵبژاردندا گۆڕانکاری دروست ببێت. کە خەڵک چاوەڕێتی هەر خۆی ئەستی پرۆسە هەڵبژاردن و بڵێن کاری پەرلەمانی گۆڕانکاریەکان بڵێن لەسەر خۆن و پێویستی بە پش و درێژی هەیە نەکوەکۆی کە ئێمە شۆڕشتێکی چەکداری یاخود بڵێن ڕاپەڕینێکی جەماوەریە کە گۆڕانکاری زۆر خێرا ڕوودات. خۆی پرۆسەی هەڵبژاردن ناکرێت چاوەڕوانی 100% گۆڕانکاری لێ بکەیت لە پڕێکە ناتوانانی گۆڕانکاری بکەیت. ڕاستە لە هەندێک وڵاتە هەڵبژاردن مفاجعە دێنێتە پێشەوە بەهۆی نیگەرانی هاوڵاتیان و دەنگدەران و شەقام لە حزبی دەسەڵات و ئەو خەڵکانەی کە لە ماوەی خولەکەی پێشووتردا دەسەڵاتیان لە دەستا بۆ حکومڕانیان کردووە گەل دێ سزایان ئەدا مفاجعە دروستە بێ. بەڵام لە وڵاتی ئێمە پێم وانییە ئەم گۆڕانکاریە بەو شێوە خێراییە دروست بێت چونکە لە پەنای دەسەڵاتداران و حکومڕانانی فعلی هێز و گروپگەلی تر هەنەکەوە دەسەڵاتیان لە دەستدایە هێز و میلیشیان هەیە چەکداریان هەیە بۆیە ئەم گۆڕانکاریە لە وڵاتی ئێمە بە خێرایی نایەتە بوون. دیارە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی هەڵبژاردنەوە توانین بڵێن پلە بە پلەی یا بە شێوەیەکی تەدەڕوز دێتە پێشەوە چونکە لە چوارچێوەی ئیسلاح و چاکسازیە ئەنجامەدرێت. ئیسلاح و چاکسازیش سروشتی وایە کە ئەبێ بە شێوەیەکی پلە بە پلەی بێت واتە بە خێرایی ئەو گۆڕانکاریە دروست نابێت لە چەند قۆناغێکی دیاریکرا و لە چەند خولێکە ئەم گۆڕانکاریە دێتە بوون. ئەمەش پەیوەندی هەیە بە هوشیاری هاوڵاتیان و هوشیاری دەنگدەران کە خۆیان ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان لەگەڵ هەموو ئەو ساختەکاری و تەزویرانەش ئەکرێ ئەگەر ڕێژەیەکی زۆری خەڵکی ناڕازی بەشداری لە پرۆسەی هەڵبژاردندا بکات توانین بڵێن گۆڕانکاری دروست ئەبێت و ئەو خەڵکانەی کە ناڕازین ئەتوانن بە دەنگەکانی خۆیان خەڵکانێک بێنە پێشەوە کەوا شایستە و ئەهل بن بۆ ئەو پلە و پۆستانێک کە دەنجان پێدەن واتە بۆ ئەوەی کە نوێنەرایەتیان بکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا. بەڵێ سوپاس دەکەم کاگتۆر ڕزگار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت سەبارەت بە مەسەلەی هەڵبژاردن و پێ وایە ئێستا بڵین دەسەڵات خۆی لە هەڵبژاردن دەترسێت بۆیە دەیەوێت خەڵک سارد بێ لە دەنگدان یاخود خەڵک بایکۆتی پرۆسەی هەڵبژاردن کات. بەناوی خی بەخشندەی میرەبان سپاس بۆ ڕەخساندنی و دەرفەتا و سڵاو بۆ بینەرانی ئازیزی کناڵی ئاسمانی پەیام و کارمەدە بەڕێزەکانی بە خێراتنی کاوتۆ دەکەم. سەبارەت بە هەڵبژاردن پرۆسی هەڵبژاردن و ترسی دەسەڵات لە بایکۆت یاخۆت لە دەنگ پێنەدانی هاوڵاتیان بە بڵێن دەسەڵاتدارانی ڕابردوو ئەوە وابەستەیە بە شێوازی مامەڵەکردنی دەسەڵات لە ماوەی ڕابردوودا. ئەوانەی کەوا متمانەی خەڵکیان بەدەستێنا و دەسەڵاتیان لە وڵاتدا گرتە دەست لە ماوەی ڕابردوودا کە چەند ساڵی ڕابردوو لەلایەن هاوڵاتیانەوە متمانیان پێبەخشە ئایا توانیویانە لە ماوەی ڕابردوودا لە متمانەی خەڵک بپارێزن بتوانن خزمەت بە خەڵک بکەن بتوانن خزمەت ئەو وعد و پەیمانانەی کەوا لە کاتی هەڵبژاردندا بە خەڵکیانداوە ئایا وعد و پەیمانەکانیان جێبەجێ کردووە یاننا. ئەگەر سەیری واقع و بارودۆخی خەڵک بکەین دەزانین کە خەڵکی لەبەرەوەی کە ئەمڕۆ پێویستی بە سەرەتایەترین پێداویستەکانی ژیانی خۆیەتی و ئەو هەموو بەڵێنە زەبەلاحانەی کەوا لە قۆناغەکانی هەڵبژاردن و وێزگەکانی هەڵبژاردندا بە خەڵک دراوە سەیرەکەین بە نسبەیەکی زۆر کەم یاخۆت هیچیان بەدی نەهات و ڕازگۆ نەبوون لەگەڵ وعد و پەیمانەکانیان بۆیە
ئەمڕۆ هێزەکانی دەسەڵات ئەگەر بێت و بە درۆ و تەزویر نەبێت ناتوانن بەڕاستی ڕوبەڕووی جەماوەر بوەستنەوە بڵێن ئێمەی خاوەنی ئەو دەستکەوتانە ئەو خزمەت گوزاریانەمان پێشکەش کردوون لە ماوەی ڕابردوودا و خەڵکیش ئەگەر بێت و بە ئەندازەیەک بێ ئومێد بێ لە دەرەنجامەکانی سندۆقەکانی هەڵبژاردن هەندێکیان گەیشتونەتەوە قەناعەتە کە بایکۆتی هەڵبژاردن بکرێت. ئەمە مەترسیەکە بەڕاستی لەسەر پرۆسەی هەڵبژاردن کە پرۆسەی هەڵبژاردن یەکێکە لە پرۆسە تەندروستە پێویستەکانی کۆمەڵگای سیاسی کە پێویستە کۆمەڵگایەکی تەندروست لە بواری سیاسیدا بە وێزگەی هەڵبژاردندا تێپەڕێت. ئەم هێزانی کە لە ڕابردوودا متمانەیان پێبەخشیوە ئەگەر هات و خزمەتگوزار و خاوەنی پرۆژەی خزمەتگوزاری بن بۆ هاوڵاتیان ئەوە پێویستە جارێشتر متمانەیان پێ بدرێتەوە. ئەگەر نا پێویستە هاوڵاتیان بە دەنگەکانی خۆیان دەنگ بەو هێزانە دەنەوە بەڵکو هێزی نوێ بێنە ناو ساحەی سیاسی و متمانەی خۆیانی پێ بدەن بۆ ئەوەی کەوا لە ماوەی چەند ساڵی داهاتوودا ئەوان خزمەتیان بکەن. بەڵام لە ڕاستیدا ئەوە کە ئەمڕۆ هەز دەکرێت هەستێک لە ناو خەڵکیدا بڵاوکراوەوە کە لە ئاساس دەنگدان چارەسەر نییە. بەڕاستی ئەوە شتێکێکە لە پروپاگەندەکانی دەسەڵات بۆ ئەوەی کەوا ئەوانەی کە بە کۆی لەو دەربارن بۆ خۆیان ئەوانە بچنە سەر سندۆقەکانی دەنگدان خەڵکی دەنگی ناڕازی بایکۆتی هەڵبژاردن بکرێت. بەس کاکتۆر سەبارەت بۆی کە دەسەڵات ئێستا بۆچی بڵێنهانی لایەنگرانی خۆی و موچەخۆرەکانی خۆی بدات بەڵام خەڵکی ناڕازی و ینی سار بێتەوە لە دەنگدان ینی بەدیوەکەی تر ئەو سوورە لەسەرەوەی کە لایەنگر و موچەخۆر و ئەوانەی خۆی بنێرێ بەڵام دەیەوێت خەڵکی ناڕازی نەڕوات. بەڵێ ئەوە لە ڕاستیدا وابەسێ بە هۆشیاری تاکە کەسی لە کۆمەلگادا هۆشیاری تاکە کەسی لە کۆمەلگای ئێمە تەمان پرۆسی هەڵبژاردن یەکێک لە پرۆسە گرنگ و چارە نووسازەکان بەڵام پێویستی بە زەمینە سازی یەکێک لەو زەمینە سازیانە ئەوەیە کە هۆشیاری تاکە کەسی بڵاو بکرێتەوە تاکی کۆمەلگا و شار بێ بزانێت لەسەر چ بنچینەیەک دەنگ دەدا بەم هێزە پێش دەخا و هێزیان دوا دەخات. بەڵێ بەتەکیت ئەوەی کە ئێستا لە واقعەکەدا دەگوزارێت دوو مەترسیە کە پێویستە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە چاوکراوەتر بن. یەکێک لەو مەترسیانە ئەوەیەکەوە خەڵکانێک بەهۆی موچەی حرام و بندیوار و بەهۆی ئیمتیازاتی نامستەحەقەوە بوونەتە دەربار و پاڵپشت بۆ هێزێکی سیاسیان بۆ چەند هێزێکی سیاسی بۆی کە هەر لە دەسەڵاتدا بیانیانڵەوە ئەگەرچی ئەو هەموو ئینتیهاکیان پێ بکرێت ئەگەرچی ئەو هەموو بێڕێزێ بەرامبەر بە مافەکانیان بکرێت و هیچێک لەو وعدانێک کە لە ماوەی ڕابردوودا پێیان دراوە دەستەبەر نەکرابێت. بەڵام لە هەمان کاتێشدا خەڵکانێکی تر کە ناڕازین کە دەنجی نەخێریان بەرزە کە نانەوێت چیتر ئەم دەسەڵاتە بەردەوام بێت ئەوە جۆرێک لە بێئومێدی لە ئەو جۆرە خەڵکانەدا دروست دەکرێت و هەندێک لە خەڵکی بەڕاستی بەیتوبارۆ لێ دەر بۆ ئەو جۆرە پروپاگەندەیە لە ساحەکەدا هەیە کە دەیانەوێت ئەم جۆرە پەیامە بگا بە گوێی خەڵک کە چیتر دەنگدان هیچ چارەسەر نییە نەخێر ئەوانە بە دەنگدان ناگۆڕێن و لە ماوەی ڕابردوودا ئێمە چوینە سەر سندۆقەکانی دەنگەکانمان تەزویر دەکرێت هێزەکانی دەرەوەی دەسەڵات توانای پارێزگاریان نییە لە دەنگەکانی ئاڕازی و خەڵک بێئومێد دەبێت لە پرۆسەی دەنگدان بەڵام لە هەمان کاتیشدا خەڵکە دەربارەکەی خۆیان ئەوانەی کەوا بە هەموو شێوازێکی شەرعی و ناشەرعی بەهرەمەند بوون لەم دەسەڵاتە گەندەڵا دەیانەوێت بچنە سەر سندۆقەکانی دەنگدان بۆ ئەوەی تای تەرازووی دەنگەکان بەلای دیسان دووبارە بەلای هێزی دەسەڵاتدا بشتێتەوە. بەڵێ دواتر دەگەرم و لای بەڕێز کاکتۆر سەبارەت بۆی کە جیاوازیەوەتیەوە خەڵک بۆ دەنگ بێەوە دادەگرم وڵات کاکتۆر ئەحمەد سەبارەت بە مەسەلەی زۆری بەشداری هاوڵاتی تا چەند هاوڵاتی بەشداری بکات بڵێن ڕێژەی تەزویر و هەروە ڕێژەی گۆڕانکاریەکەش بە بۆچوونی بەڕێزت زیاتر دەبێت لەگەڵەوەی کە کۆمیسیۆنیش ئەمجارە بە قسەی خۆیان ڕێکاری باشیان گرتوتە بەر بۆی ئەو تەزویرەی پێشتر کە بەم شێوەی بەرفراونەکە دووبارە نەبێتەوە. لە ڕاستیدا کۆمیسیۆن ڕاستە ڕایگەیاندووە کە ئەم جارە میکانیزمی وای گرتوۆتە بەر کە تەزویر و ساختەکاری زۆر زەحمەتە بێ لە هەڵبژاردنەکانە بەڵام لەوانەیە بە ڕێژەیەکی کەم یا زۆر ساختەکاری هەر ئەنجام بدرێت چونکە
هەرچەندە ڕێکاری ڕێگرتن لە ساختەکاری بەرەو پێش بڕوە ڕێگاکانی تری ساختەکاریش دەژیرەنە بەر لەلایەن ئەو کەسانی کە ئەیانوێ ساختەکاری بکەن و بە تایبەتیش حیزبە دەسەڵاتدارەکان بەڵام بە شێوەیەشی گشتی تا ڕێژەی بەشداری زیاتر بێت ئەتوانین بڵێن ڕێژەی ساختەکردن و تەزویریش کەم ئەبێتەوە چونکە دەرفەت کەمتر ئەبێتەوە لە بەردەم ئەوانەی کە ئەنەوێت دەنگ بدەن لە بری ئەوانەی کە بەشداری لە هەڵبژاردنەکانە ناکەن. بۆ نمونە لە وێزگێشی هەڵبژاردنە ئەگەر 10,000 کەس مافی دەنگدانیان هەبێت ئەگەر 5,000 کەس بڕوە بۆ ئەو کەسانەی کە بەشداری دەنگدانیان نەکردووە ئاسانترە کە دەنگ بدرێت لە بری ئەوانەی کە بەشداریان نەکردووە. بۆیە تاوەکو ڕێژەی دەنگدان بەشداری هاوڵاتیان و ئەو کەسانی کە مافی دەنگدانیان هەیە زیاتر بێگومان ساختەرکاری کەمترە بێتەوە. لە لایشی ترەوە ئەمە ئەزمونمان هەیە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ئەوانەی کە بایکۆتی هەڵبژاردنیان کردووە ئەوانە بوونە کە لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و خەڵکانی ناڕازی بوونە. بۆیە بەنەچوونیان بۆ دەنگدان زیاتر تای تەرازووی هێزە دەسەڵاتدارەکانیان قورس کردووە و ئەو کاندیدانەی ئەوان زیاتر دەرچوونە. بۆیە بەشداری هاوڵاتیان و بەشداری دەنگدەران ئەبێتە هۆی ئەوەی کە دەنگی ناڕازیەکان لە پەرلەمانە زیاتر بێ و ئەوان بتوانن هێزی دەنگڕۆیشت و قورسایی خاوەن ژمارە بن لە ناو پەرلەمانە چ لە پەرلەمانی عێراق بێ چ لە پەرلەمانی کوردستان بێ. بەڵام ساختەکاری لە هەموو وڵاتانە بە ڕێژەیەکی کەم یا زۆر ئەنجامەدرێ. بەڵام ئەم جارە لەوانێ ڕێکاری زیاتر گیرا بێتە بەر بۆ ئەوەی کە ئەم ڕێگریە بکرێ. بەڵام لە کۆتاییدا ئەبێ هاوڵاتی خۆی بە بەرپرسیار بزانێت دەنگدەر خۆی ئەبێ خۆی بە بەرپرسیار بزانێت دەنگەکەی خۆی بە فیڕۆ نەدات و بتوانێت ئەو مافەی خۆی جێبەجێ بکات. باشە بەس سەبارەت بە نرخی دەنگ ئێمە چۆن چەندە گرنگە نرخی دەنگێکیش بزانین ڕەنگەم جارە سیستەمی هەڵبژاردنەکە جیاواز بێ بە دەنگێک کاندیدێک دەربچێت یاخود لە ڕوەدینیەکەشەوە ئەگەر بە دەنگێک گۆڕانکاری بکرێت وەکو ئەرکێک دەبینرێت چوون بۆ دەنگدا. خۆی لە ڕاستیدا دەنگ نرخی و بایەخی خۆی هەیە هەرچەندە ئەمڕۆ قەیرانێکی متمانە هەیە بەداخەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش لە ئەنجامی ئەزمموی خراپی بەڕێوەبردن و ئیدارەیدانی وڵات لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە و خەڵک بێ ئومێد بووە بێمەتمانە بووە بە هێزە دەسەڵاتدارەکان و تەنانەت بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش چونکە پیان وایە کە ناتوانن ئەو گۆڕانکاریە کە پێویستە ئەنجامی بدەن. بەڵام لە هەمان کاتە ئەمڕۆ میکانیزمی گۆڕانکاری بریتێ لە سندوقەکانی دەنگدان و لە هەڵبژاردن تا ئەوەی کە بەدیلێکی تر ئەبێ بۆ هەڵبژاردن بۆ سندوقەکانی دەنگدان پێویستە هاوڵاتیان نرخ و بایەخی ئەو دەنگدانە بزانن و بڕۆن دەنگەکانی خۆیان بدەن و ئەو مافەی خۆیان ممارەسە بکەن. لە ڕاستیدا ئەتوانین بڵێن دەنگدان و هەڵبژاردن ئەچێتە چوارچێوەی مەساڵح و مەفاسید. هەر کاتێک بەرژەوەندی زیاتر لەوەیە بوو کە خەڵک بڕوا بەرەوە دەنگدان و دەنگی خۆی بدا پێویست ئەو دەنگدانە ئەبێتە ئەرک و واجب لەسەر هاوڵاتیان لەسەر دەنگدەران و بە پێسەوانەشەوە ئەگەر لایەنی خراپەی زیاتر بوو مەفاسیدی زیاتر بوو بێگومان ئەو کاتە ئەبێتە یاساغ و ئەبێ خەڵک نەڕوا بۆ دەنگدان. بەڵام لە ئێستاە بێگومان دەنگدانەکە زیاتر بەرژەوەندی دێنێتە تەحقیقی عەدل و خزمەتگوزاری و پێشکەشکردنی خەدەمات بە هاوڵاتیان و هەروەها ڕێگریکردن لە ستەم و ئیستیبداد و لە زوڵم لە ڕێگەی هەڵبژاردن و لە ڕێگەی زۆرکردنی دەنگ و نوێنەرانی خۆتەوە لە پەرلەمان و لە حکوومەت و لە ئەنجومانە خۆجێیەکان دێتە دی. لەبەرەوە ئەگەر هاوڵاتی مافی خۆی ممارەسە نەکا لە دەنگدان و هەڵبژاردنە و نرخ و بایەخی ئەو دەنگدانەی نەزانێ بێگومان خەڵکانی تر ئەی خۆزنەوە و بە تایبەتیش حیزبە دەسەڵاتدارەکان سوودی لێ ئەبینن. بۆیە ئەوان لەوانەیە پێیان خۆش بێ کە هاوڵاتیان ئەوانەی کە ناڕازین و دەنگی ئۆپۆزیسیۆنن بەشداری هەڵبژاردن نەکەن چونکە ئەندامەکانی خۆیان و لایەنگرانی خۆیان بە گوڕوتینەوە بەشداری ئەکەن ئەو کاتە تای تەرازووی لایەنی دەسەڵاتدار
زیاتر ئەبێ و قورستر ئەبێ و لە کۆتاییدا ئەو واقع وەکو خۆی ئەمێنێتەوە کەوابوو گۆڕینی واقع پەیوەستە بە دەنگدەرەوە بە هاوڵاتیانەوە کە خۆیان ممارەسەی مافەکانی خۆیان بکەن. بەڵێ سوپاس دەکەم. کاک تۆ ڕزگار سەبارەت بە بەوەی کە بۆچی خەڵک دەنگ بە کۆمەڵ بدایە خو لە سنوورەکەیەوە ئیدارەی ڕاپەڕین و قەزای دوکان لە سنووری ماڵبەندەکەی خۆتان چاوەڕێی زیادکردنی دەنگەکانی خۆتانن؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە هێزێکین لە ساحەکەدا هەمیشە هەوڵمان داوە لە بەرەی خەڵکی مەزلوم و ستەم لێکراوە بین و هەمیشە پرۆژە یاساکانمان لە بەرژەوەندی خەڵکدا بووە ئەوەی کە ئێمە دەتوانین بڵێین لە دوو تەوەرە توانیمانە پەیامی خۆمان بگەێنین بە جەماوە لە تەوەرەی بەشداریکردن لە موسەساتەکانی و دەوڵەتدا کە پەرلەمان و حکوومەتە لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە ئێمە توانیمانە ئەو پەیامە بە خەڵک بدەین کە بەڵێ ئەگەر دەنگدان بە ئێمەدا متمانەتان بە ئێمەدا متمانەکەتان زایە ناکەین. ئێمە نوێنەرانمان لە پەرلەمان و حکوومەتدا چ پەرلەمانی هەرێمی کوردستان چ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوان سەرچاوەی گەیاندنی داوەڕەواکانی خەڵک بوون بە ناوەندەکانی دەسەڵات هەمیشە ئەوان بوون لەبەرەی خەڵکی مەزلوم و ستەم لێکراودا بوون و ئەوان بوون کە توانیویانە بەرچاوی خەڵکی ڕۆشنکەنەوە بەرامبەر بە مافەکانیان بەرامبەر بە بودجە و داهاتی ئەوڵاتە بەرامبەر بە ئەو هەموو بێدادێکەوە لە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دەکرێت. لە ئەوجار ئەوان ڕەمزی پاچی بوون لە دەستەی نەزاهە لە هەموو دەستگاکانی بەراچوون و چاودێریکردنی دارایی لەم وڵاتەدا ئەگەر بێت و بە شێوەیەکی ئەکادێمی بێلایەن هەڵسەنگاندن بکرێت بۆ ئەدای پەرلەمانتاران و بۆ ئەدای حکومڕانانەوانەیە کە ئەو فترە و زەمانەیەکەوە لە حکومەتدا بە وەزیر بەشدار بووێن یاخود لە حکومەتە خۆجەیەکاندا بەشدار بووێن هەموو نوێنەرەکانی ئێمە بوون و هاوشێوەی هەندێک هێزی تریش کە هاوشێوەی کۆمەڵ توانیویانە بەڕاستی نمونەی پاچی دەستپاچی نمونەی ڕازگۆیی نمونەی سەرڕاستی نمونەی لێزانی بوێری وەستانەوە بەرامبەر بە ستەمکاران و بەرامبەر بە دەسەڵاتداران کەوا دەستیان خسۆتە بینە قاقای ژیانی خەڵک ئەوانە هەموو کەس دەتوانێت بە چاوی سەرهەستی پێدەکات و دەیبینێ بۆیە ئەمە دەتوانین بڵێین ئێمە هێزێکی تاقیکراوەین لە مەیدانە جۆرە و جۆرەکان لە مەیدانی مؤسساتی حکومڕانی ئەم وڵاتە چ لە پەرلەمان بێ چ لە حکومەتدا بێت بۆیە بە ئەو پەڕیش سەربەرزی و بە ئەو پەڕی دەنگی دلێرەوە ڕوو دەکەینە جەماوەری خەڵکی کوردستان کەوا متمانە جارێشتر بدەنەوە بە کاندیدانی ئەم لیستە بۆ ئەوەی بەرەی داکۆچیکردن و دیفاعکردن لە مافەکانتان هەمیشە دەنگی دلێر بێت و هەمیشە لە ساحە گۆڕەپانەکەدا بێت ئەمە لە بواری بەشداریکردن لە مؤسساتەکانی حکومڕانیدا لە بواری کیانی سیاسی وەکو حیزبی سیاسی حیزبێکین لە ساحەکەدا خۆمان بە خاوەنی پەیامێکی خوایی دەزانی و دەمانەوێت خزمەتکاری ئەو پەیامە خواییە بین و لە ڕێگەی پەیامە خواییەکەشەوە خزمەتکاری خەڵکی کوردستان بین بۆیە ئەو جم و جۆڵ و چالاکی و هەوڵ و تەقەلانەی ئێمە سەیرەکەی لە زۆر بواردا خزمەتی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە ئەگەر هێزگەلێک هەبێت لەناو ئەو ساحەیەدا خەڵکی ئەم هەرێمە لە پەروەردەی خواویستی و خەڵک دۆستی دوور خاتەوە ئەوە ئێمەین و هاوشێوەکانی ئێمەن لە ساحەکەدا کە دیفاع لە پەروەردەی تاک و پاپشتیکردنی خێزان دەکەن بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان لەسەر دینداری و بەرەوخواچوون و لەسەر بەها باڵاکان ئەگەر خەڵکانێک سەروەت و سامانی ئەو وڵاتە بەهادەدەن و بەلێشاو لە بەردەم کەناڵە جۆرا و جۆرەکانی بەلا ڕێبدابردن و فاسیدکردنی تاکانی کۆمەڵگا کار بکەن و ئیشی خۆیان بەرەو پێشبەرن ئەوە ئەمەین لەبەرەی دژی ئەو تەوژمە و هەوڵمان داوە بە ئەو توانایی کە ئێمە لە بەردەستماندایە کە توانایەکی نابەراوردە بەڕاستی لەگەڵ بەتایبەت لە ڕووی تواناداراییەکان و توانە مادیەکان بەڵام بە ئیرادەی پۆڵاینی خۆمان و بە قەناعەتی چەسپاوی خۆمان و پاشان پاڵپشت بە
پشتیوانی خی پەروەردگار و پاڵپشت بە خەڵکی ئیسلام دۆست و خەڵکی خواویست و خەڵکی خەڵک دۆستی ئەم هەرێمی کوردستانە ئێمە هەمیشە پشتەسوور بووین و توانیمانە پێخۆمە بچەسپێنین لەبەرەی پەروەردەکردنی تاکی کۆمەلگادا بین و لەبەرەی پاراستنی بەها باڵاکانی ئەو کۆمەلگادا بین. ئەمە لە ڕۆوە پاشانیش ئێمە لەگەڵەوەی کە خۆمان کەم دەرامەتین لە ڕووی دارایەوە بەڵام چاومان لە کەم دەرامەتەکانی ئەم هەرێمە بووە لە ڕێگەی کردنەوەی چەندین ناوەند بۆ ئەوەی کەوا دەستی هاوکاری خێرخوازان بگەینە ئەو کەسانێک کە بەهۆی خراپ ئیدارەدانی ئەم وڵاتەی دەسەڵاتدارانەوە بە هەدەردانی سەرۆت و سامانیان هەژار و بێدەرەتان کەوتونەتەوە ئێستا محتاجن بە سادەترین پێداویستەکانی ژیان بەڵام ئەو موسسات و ئەو بڵین دامەزراوانەی ئێمە بووە کە توانیوێتی دەستی خێرۆمەندان بگرێت و ئەو خەڵکانە لە بەرچاو بگرێکەوە پێویستیان بە هاوکاری بووە. ئێمە خاوەنی بەرنامەیەکی بەخشینی هەتا ئێستا بەدەیان 1000 کەس لێی سودمەند بووە هاوکاری کراوە و دەیان و سەدان خانوو بۆ خەڵکی بێنەوا کراوە 163 خانووی کردووە تا ئێستا 18,000 کەس هاوکاری کراوە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە و ئەوە جگەلەوەی کەوا چەندین ڕاڵەی تری هاوشەوەی سۆمای چاوان و بەشێک لە ناوەندەکانی تری خێرخوازی ترمان هەیە کە دەستگای هاواری خێرخوازی و ئەنوا و ئەشکال خەڵکی تریش تاکەکانمان لە ناو کۆمەلگادا سەرچاوی دەستگرۆی خەڵک بوون کە داهاتی خەڵکی متمانیان پێکرد و داهاتی خۆیان تەسلیم کردن و ئەوانیش تەسلیمی خەڵکیان کردووە و دابەشیان کردو بەسەر خەڵکی مستەحەقدا بەبێ جیاوازی هەموو خەڵکێک دەتوانێت شایەتی ئەوە بداکەوە ئەم دام و دەستگایانێکەوە ئێمە خاوەندارەتیان دەکەین خەڵکانی دەرەوە و خەڵکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی لێی بەهرەمەند بوون. ئەمە لە ڕۆی کارە خێرخوازیەکانمان ئەگەر دەسەڵاتی ئەم هەرێمە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە کەرتی تەندروستیان بەرەو ئاقارێک ببێت ئێستا نەتوانین لە ناو دامەزراوە حکومیەکان و لە ناو کەرتی گشتی تەندروستیدا بە سارەترین خزمەتگوزاری تەندروستی بگەین خەڵکی بە ساغ و سەریمی دەچێتە ناو خەسەخانەکان و بە مردووی دێتە دەرەوە خەڵکی دەستی ناگا بە سارەترین بڵێن چارەسەرێک سارەترین پێداویستێکی تەندروستی بەڵام ئەوە نەخۆشخانەی بەخشین و کلینیکەکانیەتی لە هەرێمی کوردستان دەکا هەتا ئێستا نزیکەی 2 ملیۆن کەس لەم هەرێمی کوردستانە بە کەمترین بڕی تێچوون ئەوە دەی کە لە توانادا بوو بێ دەستیان گەیشتە بە خزمەتگوزاری تەندروستیەکان و بە چەندین نزیکەی 1000 هەلی کاری بۆ چەندین کوڕ و کچی ئەم هەرێمی کوردستانە ڕەخساندووە ئەمە بە کەمترین دەرامەت یاخود بەبێ دەرامەتی ئەم هێزە سیاسیە توانیەتی لەم ساحەدا ئیش بکە و ڕاگەاندنەکەمان بە هەمان شێوە لەبەری خەڵکدا بۆ هەمیشە شاشەیەک بۆ ناوەندێک بۆ گەاندنی داڕەوەکانی خەڵک لە زۆر بوارەکانی تر هەچی توانایەکمان هەرچی شتێکمان لە توانادا و بێ ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی تواناکانی خۆمانەوە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین ئەگەر بێت و خەڵکی هەرێمی کوردستان متمانەی خۆیمان پێ ببەخشێت و بتوانێت دەسەڵاتی زیاتر بدات ئەم هێزە بە تاکید هەر بەداهاتی ئەم هەرێمە دەتوانین باشترین خزمەتگوزاری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین و لە ژیانێکی شایستەدا ژیانیان بۆ مسۆگەر بکەین. سوپاس دەکەم. کاک دکتۆر ئەحمەد سەبارەت بەوەی کە ڕەنگە لە ئێستا کاندیدی زۆر هەبێ پێوەرەکان چییە کە خەڵک دەنگ بە کاندیدێکدا ڕەنگە دەسەڵات بڵێن وەکو مامۆستا دکتۆر ڕزگار ئاماژێبێکت بڵێن درۆی هەبێ چەکی هەبێ پارەی هەبێ دۆلاری هەبێ لە دەرەوەی دەسەڵات ڕەنگە پۆپۆلیستیش هەبێ یعنی خەڵک چی بکە چۆن خەڵکی دڵسۆز بناسێتەوە؟ خۆی لە ڕاستیدا خەڵکی دڵسۆز دیارە ینی ئەوە کەسانەی کە دەستپاک و ئەمینن ئەوانەی کە تاقی کراونەتەوە ڕاستە لە ناو هەموو حیزبەکانە لەوانەی خەڵکانێکە بێ لە ڕابردوودا ئیستیغلالی پۆستەکانی خۆیان کرد بێت یا وەزیر بوو بن یا پەرلەمانتار بوون یان لە پۆستێکی حکومیا بوو بن ئەمانەتیان نەپاراست بێ یان نائەهل بوو بن بەڵام بێگومان خەڵکانی دەستپاک و ڕازگۆ و گوێر و خزمەتگوزار لە هەموو لایەنەکان و بە تایبەتیش لە لایەنە ئیسلامیەکان
بوونیان هەبووە لە بەغدا بەرگریان کردووە لە مافەکانی خەڵکی کوردستان لە مافە دەستوریەکان خەڵکانی دەستپاک بوونە خەڵکانی بوێر بوونە خەڵک شاهیدیان بۆ ئەدا بۆیە ئەو خەڵکانە پێویستە هەڵبژێردرێن و کەسانی دەستپاک و ئەمین هەڵبژێردرێن هەر کاتێک کە خەڵک سەرپشک کرا لە نێوان دوو بژاردەیە هەڵبژاردننی باش و باشتر خراپ و خراپتر یعنی ئەبێ لە نێوان باش و باشترەکەی باشترەکە هەڵبژێرێ لە نێوان باش و خراپە ئەبێ باشەکە هەڵبژێرێ ئەمە وا ئەزانم لە بەدیهیاتی عقل و دینە لە شتە بەڵگەنەویستەکانە کە ئەبێ ئەو کەسانە هەڵبژێردن و لە ڕوانگەی شریعەتی ئیسلامیشەوە مەقاسیدی شریعەت ئەوەیە کات و بۆ پاراستنی دین و عقل و نەسل و ماڵ ئەو وەسائلانە بگریتە بەر کە پێویستن بۆ پاراستنیان دیارە ئەمەش لە دەسەڵات و لە حکومڕانیە ئەتوانی بێنە دێک ئەگەر لە چوارچێوەی دەسەڵات و حکومڕانیان نەبێت ناتوانرێت تحقیقی عەدل بکرێت ڕێگری لە زوڵم بکرێت ئەو خزمەت گوزاریانەی کە ئەمڕۆ زۆر و زەبەندەن بۆ خەڵکو و بۆ هاوڵاتیان تەنها لە چوارچێوەی مزگەوت و لە چوار دیواری ماڵە ناتوانرێ بهێنرێنە دی بۆیە بەشداریکردن لە هەڵبژاردن و هەڵبژاردننی کەسانی دەستپاک و ئەمین ئەوە ئەرکێکە لەسەر شانی هەموو تاکێکی ئەم وڵاتە و بەتایبەتیش ئەوانەی کە خۆیان بۆ ملتەزی مەزان بەداخەوە ئەمە توانین بڵێن هێزە و پۆزیسیۆنەکان و هێزە ناڕازیەکان پەرتەوازە بوو نەیانتوانی وەکو پێویست هاوپەیمانێتی ئەنجام دەن یاخود ئەو لێکتێگەیشتنەی کە پێویست بووە لە بازنەکانی هەڵبژاردنەوە تەنانەت لایەنە ئیسلامیەکانیش پێویست بوو زیاتر خۆیان ڕێکخەن و لە بازنەکانە بە شێوەیەک کاندیدیان پێشکەش بکەن کە بتوانن زەمانەتی دەرچوونیان بکەن و بەتایبەتیش لە نێوانی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و هەروەهانەوەی نوێش ئەوانەی کە هێزی ئۆپۆزیسیۆن بوونە دیارە کاندیدی باش پێشکەش کراون و خەڵکیان ناسێ پێویستە خەڵک دەنگ بدا بەو کاندیدانەی کە دەستپاک و ڕازگۆن و خیانەت لە خاک و نیشتیمان و لە گەڵ و دین و وڵاتیان ناکەن و ئەتوانن پارێزگاری لە دەنگەکانیان بکەن بەڵێ سپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمان هەیە دەگەڕێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتان جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر ئەحمەد سەبارەت بۆ ئەگەر شتێکت ما بێ ڕەنگە لە دەرەوەی دەسەڵاتیش خەڵکی پۆپۆلیستە بێ خەڵک چۆن مامەڵە لەگەڵاوانە بکات زیادەڕۆییکردن لە قسەکردن و لە وسفکردن و لە بەڵێندان و ئەوانە و دوایش هەڵبژاردنە گەر گۆڕانکاریێک دووسکال لە نوێرات تێرێم بە قازانجیەوەیە کە کێشەکانی مەسلەی موچەونەوت و ئەوانە لە بەغدا چارەسەر بێ دیارە ئەگەر سەیری ڕابردوو بکەین ئەو پەرلەمانتارە بوێر و دەستپاکانێک کە لە بەغدا بوونە کە بەرگریان لە قوت و مافەکانی خەڵکی کوردستان کردووە لەو ڕوانگەوە ئەگە سیرکەین بەڵێ ئەگەر ئەو کەسانە زیاد بکرێن و متمانیان پێ بدرێتەوە و خەڵکانی تریش بنێردرێن بۆ بەغدا بێگومان دەتوانن ئەوانە بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن چونکە خۆمان نەزانین ئەگەر نوێنەرانی هەرێم لە بەغدا کەم ببنەوە کاریگەری ئەبێ لەسەر بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و مەفە دەستوریەکان چونکە هەندێک مافێ لە ناو دەستوری عێراقیە چەسپاوە بۆ هەرێمەکان و بەتایبەتیش لە ناو دەستوری عێراقیدا بە ڕوون و ئاشکرایی ناوی هەرێمی کوردستان و مافەکانی هاتووە و دەسەڵاتەکانی دانی پێدانراوە و نوێنەرانیان لە بەغدا ئەتوانن کاریگەریان هەبێ لە هەموو ڕووەکانەوە دیارە وەکو چۆن سەرۆکۆمار کووردەوە چەندین وەزیر و بەرپرسی گەورە لە ناو حکوومەتی عێراقیا کوردن نوێنەرانیشیان لە پەرلەمانی عێراق دەتوانن داکۆچیکارێکی سەرسەخت بن بە مەرجێک تەنازول نەکەن و سازش نەکەن لەسەر مافەکان و پارە و ئیمتیازات ئەوانە نەتوانن فریویان بدەن و هەڵیان بخەڵەتێنن و وەکو چۆن ئەو بەڵێن و گفتانەی کە دایان لە کاتی هەڵبژاردنەکانە پارێزگاری لەو بەڵێنانە بکەن و پارێزگاری لە دەنجی هاوڵاتیان و دەنگدەرانی هەرێمی کوردستان بکەن ئەتوانن بەرگریەشی سەرسەختانە لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن و لابڕ ڕابرد و شابینی ومانە بەڕاستی ئەو کەسانە کاریگەریان بووە لەسەر
گۆڕینی بڕیارەکان لە ئەنجومەنی نوێنەران و لە حکوومەتی عێراقی بە قازانجی خەڵکی کوردستان و بە قازانجی چاکردنی موچە و بژێوی و ناردنی مستحقات و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان. بۆیە ئەو نوێنەرانە بوونیان لەوێ زەڕورە و پێویستە پارێزگاریە لێ بکرێەوە نوێنەرانی تری دەستپاشیش بنێردرێن بۆ ئەو شوێنانە، نەک ئەو کەسانێک کە هەلپەرست و ئینتیهازین یان دوای ئەوەی کە دەرئەچن ئەو بەڵێن و گفتانەی کە داویانە بە خەڵکو و بە دەنگدەرانیان جێبەجێیان ناکەن. باشە، بەس وەکو بەڵێنی زۆریش نییە لەلایەن هەندێکیان ڕەنگە کاری پەرلەمانتاری تێکەڵ بکەن لەگەڵ حکوومەت و دەسەڵاتی جێبەجێکردنی کاری پەرلەمانتاری بریتی بێ لە چاودێری بەدوارچوون یاسا بڵێن چاودێری پەسەندکردنی یاساکان، مەسەلەی پەسەندکردنی بودجە، بەس ڕەنگە بەڵێنی تریش بدەن بڵێن. خۆی دیارە یعنی بەپێی دەستور و یاسا بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی هەر وڵاتێک کاری پەرلەمانتاری دیارە، بەڵام چەند ئەو پەرلەمانتارە بوێر بێت، چەند بتوانێت شارەزای یاسا و دەستور بێ، شارەزای ئەو مافانە بێ کە خەڵکی کوردستان هەیەیان و هاوڵاتیان بە شێوەشی گشتی هاوڵاتیانی وڵات هەیەیان لە دەستور و یاساکاندا، ئەوەندە ئەتوان ئەو پەرلەمانتارە ئەتوانێت کاریگەر بێ لەسەر حکوومەت و لەسەر دەسەڵاتەکانی، چونکە کاتێ یاسادا ئەنێ بە دوای یاساکانە ئەبێ چاودێری جێبەجێکردنی یاساکان بکە کە ئەویش پەیوەستە بە دەسەڵاتی جێبەجێکردنەوە و پەیوەستە بە دەسەڵاتی قەزاییەوە. چەند ئەو پەرلەمانتارە شارەزا بێ لە یاساکان لە دەستور لەو مافانەی کە هاوڵاتیان هەیەە و بە تایبەتیش ئێمە کە باس لە نوێنەرانی هەرێمی کوردستانەکەین لە ئەنجومەنی نوێنەران چەندە شارەزای ئەوە بن کە مافەکانی خەڵکی کوردستان و هەرێمەکان لە ناو دەستور و لە ناو یاساکانی عێراقدا چییە و چەندن، ئەوەندەش دەتوانن بەرگریکارێکی سەرسەخت بن لەو مافانەی کە لە ناو دەستور و یاساکاندا هەیە. بەڵام ئەگەر شارەزانە بن یاخود زمانی عەرەبی باش نەزانن یاخود ئەو بەڵێنانەی کە ئەیدەن بەڵێنەکان نەبەنە سەر یا بەڵێنەکان بەڕاستی پێویستە بەڵێنەکانی واقعی بن، ینی لە حدودی خۆی وەکو کورد ئەڵێ بەقەد بەڕێی خۆی پێڕابچێشت، ینی چەندە دەسەڵاتی هەیە، چەندە پەرلەمانتار ئەتوانێ ئەرک و مافەکانی جێبەجێ بکە لە چوارچەوەی یاسادا، هەر ئەوەندە بتوانێت ئەو گفت و بەڵێنانە بدەن، چونکە هەندێک کاندید و بەداخەوە بەرژێرە بینین کە بەڵێنی گەورە ئەدەن کە دوایی پێیان جێبەجێ ناکرێەوە لە ئاستی ئەوانانی یاخود دەسەڵاتی ئەندام پەرلەمانیە، لەوانە لە هەندێک دەسەڵاتی وەزیر بێ یان دەسەڵاتی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران بێ، بۆیە ئەو بەڵێنانە بدەن کە ئەوان ئەتوانن جێبەجێ بکەن، بەڵێنێک نەبێت کە دوایی نەتوانن جێبەجێ بکەن. بەڵێ سوپاس دەکەم. دکتۆر ڕزگار سەبارەت بەوەی کە ئێوە وەکو خۆتان نوێنەرەکانتان لە بەغدا بێ لە پەرلەمانی عێراق بڵین لە پەرلەمانی کوردستان بێ پابەندی بەڵێنەکانتان بوون یاخود زۆرجار باس لەوە دەکرێت کە ئایا ئێوە کاری پەرلەمانی و یاخود بڵێ وەکو شتێکی بازرگانی دەبینن چکای سەبەرپرسانی کۆمەڵ باز لەوەکەن کە نیوەی موچەی پەرلەمانتارەکانیان دەگێڕنەوە و بۆ نمونە لە بارەگەکانی کۆمەڵ لە کەناڵی ڕاگەیاندن هەروەها لە پەروەردەکردنی منداڵ کە بازدۆکی زیاتر لە 10,000 قوتابی ئێستا قورآن دەخوێن لە بارەکەکانی کۆمەڵ لەوێ سەرف دەکرێت وەکو کارێکی بازرگانی نایبینینەوە؟ ئێمە ئەو دامەزراوانە کە دامەزراون لە ڕاستیدا بە شایستە داراییەکانی پەرلەمانتاران دانەمەزراون. لە ماوەی ڕابردوودا چەندە بڵێن پەرلەمانتارانی هەرێمی کوردستان چ و پەرلەمانتارانێکەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لە پەرلەماندا بوون بەڵێ خۆشبەختانە تاکە هێزین سەربەرزین پێوەی و شانازی پێوەرەکەین کە بەشێکی باش لەو بڕووداهاتێکەوە لە ڕێگەی پەرلەمانتاریەوە دەستیان کەوتووە بەخشیویانەتەوە بە خەڵکە منکۆب و مەغدورەکەی ناو مؤسساتی حیزبی و توانیویانە ئەم جورئەتە بنوێنن بەڕاستی، بەڵام بۆ خۆ دەزانی هەرێکێک لەو مؤسساتە گەورانە بڕی تێچوونەکانیان بە دەرە بەڕاستی لەو بڕەکەمە دارایەکەوە لە ڕێگەی پەرلەمانتار و وەزیرەکانەوە دەگەڕێنرێتەوە بۆ دارایی گشتی. ئێمە پشتیان بەخوای پەروەردگار پاشانیش پاڵپەش بە دەستی خێرخوازانی ناو کۆمەلگاکەمان و میلەتەکەمان
سەرجەم ئەو مؤسساتانەی کەەوە ئێستا دەبیرێنەوە خزمەت بە خەڵکی دەکەن چ لە بواری پەردەیەک و باست کرد کە ئەمە دەستگای ڕۆشنبیری نوری حکمە لە ساحەکەدا کار دەکە ئەوە هەر هەمووی پاڵپشتە دارایەکەی سەرچاوی لە خێرخوازانەوە سەرچاوی گرتووە و پاشانیشەوەی کە لە دەستگای بەخشینەوە خزمەت بە خەڵکی دەکرێت بە هەمان شێوە ئەویش هەمووی پاڵپشتە دارایەکەی لە ڕێگەی خێرخوازانەوەیە ئەوەی کە ئەو براو خوشکانێکەوە لە پەرلەمانەوە شایستە دارایەکانیان دەجێڕنەوە بڕێکی زۆر دیاریکراوە کە بۆ براو خوشکانیان کە لە ناو مؤسساتە حیزبیەکاندا کار دەکەن و مەحروم کراون بەهۆی ئینتیمای سیاسیانەوە لە ئیمتیازە دارایەکانیان لە ناوەندەکانی حکوومەت بۆ بەڕێوەبردننی ئەم جۆرە کارانەیە لە ڕاستیدا ئەمە کاری پەرلەمانتاری و کاری هاتنە ناو ساحی سیاسیمان زۆر لەوە گەورەتر دەبینیم بەوەی کە تەنها بە تیجارەتێکی بسکۆلێ ئاوا مەزەندە بکرێت ئێمە پێمان وایە ئەرکەکەی ئێمە لە ئەرکی پەرلەمانتاری حکومداریش ئەولاتر و گەورەترە کە ئێمە پێمان وایە بەشێکین لە مەشروعی خەڵک بەرەو خوابردن بەشێکین لە مەشروعی کە ئەو بانگەوازە خوایەکەوە لە ئەوەل پێغمبەرەوە تا خاتم پێغمبەر لەسەری هاتووە ئێمە دەمانێت ئەو بانگەوازە خوایە ئەو پەیامە خوایە جارێکی تر لە ناو خەڵکدا ڕوحی بەبەردا بکرێتەوە زیندوو بکرێتەوە و تاکانی کۆمەلگای لەسەر پەروەردە بکرێ ئێمە پەیامی ئێمە و بەشداری ئێمە لە ساحەکەدا لە پەیامی سیاسی و لە بەشداری ناو ئەو ناوەندە سیاسیانە گەورەتر لە ڕاستیدا بۆیە بەشداریشمان لە ناو وەسەڵی سیاسی بۆ خزمەتکردنی ئەو پرۆژە گەورەیە ئەو پەیامە گەورەیە کە ئێمە لەسەری دروست بووین و قەنەعاتمان پێێتی و دەشمانەوێ لە پێناویدا بمرین و خزمەتی بکەین لەبەرەوە بەدەرە لەوەی بەڕاستی ئێمە تەنها چەند پەرلەمانتارێک بنێرینە ناو پارلەمان چارێمی کوردستان چەند ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود وەزیرەکان و خەڵکانێکەوە لە ناوەندە حکومی خۆجیەکاندا خزمەت دەکەن نەخێر ئەوان لە ڕێگەی خزمەتەکانیانەوە دەیانەیە بەڕاستی پەیامە خوایەکە زیاتر بە خەڵک بێنن بەڵێ کاکە ئەمە خەڵکی دیندارە ئەمە خەڵکی خاوەن پەیامە کە دەیەوێت بەم شێوەیە ئەدای کاری خۆی بکات سەربارەوەیکەوە شایستە دارایەکانی بە یاسا بەس خاوەنی شایستە دارایی یاسایەکانی خۆیەتی لەوەشەوە بەشێکی خۆی دەبەخشێت لە باری بەخشینەوە بە خەڵکی مستحقی بڵێن خاوەن شایستە کە مەغدور و منکوب بەوەی دەسەڵاتی دەسەڵاتدارە زاڵمانی کە لە هەرێمی کوردستان و بە تێکرا حکومی وڵات دەکەن بۆیە پەیامی ئێمە لەوە گەورەترە بەڕاستی باشە بەس وەکو ئەوەی کە ئەمجارە چاوتان لەوەیە کە خەڵک زیاتر متمانەتان پێبدا یاخود پێشتر بە دوو کورسیەوە لە پەرلەمانی عێراق هیچتان کردووە کاریگەریتان دیار بۆ تا جارێکی تر خەڵک متمانەتان پێ بداتەوە بە دەواازەی ڕاپەڕینیش کە ئێستا کاندێکتان هەیە چاوەڕێی چی دەکەن لە خەڵکیەوە ناوچێ؟ بەڵێ ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بەشداریمان لە پرۆسەی سیاسی لە عێراقدا بەڵێ بە ژمارە دوو پەرلەمانتارمان هەبووە لە بەغدا بەڵام بە شایەتی هەموو کەسێکی خاوەن وێژدان و ئینساف دەبینن کەوا بە هاوکاری بەشێک لە پەرلەمانتارە دڵسۆز و بوێرەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕابردوودا توانیویانە کاری زۆر گەورە بکەن توانراوە منافەسەی بەدەستهێنانی پۆستە جۆرا و جۆرەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن لەگەڵ هێزێکەوە خاوەنی چەندین کورسیە دەیان و چەندین کورسی تر و چەندین هێزی تر پاڵپشتیان دەکرد ئەمە بەڵگەیە لەسەرەوەیکەوە نوێنەرانمان لەو ناوەندانەدا توانیویانە بە ڕۆڵی خۆیان هەستن و هەر ئەو نوێنەرانەی ئێمە بووە کەوا سەرچاوەی زانیاری و معلومات بووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و توانیویانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مافەکان و لە شایستە دارایەکانی خۆیان و لە شێوازی مامەڵەکردنی ژێربەژێری حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقیدا بەرچاوڕۆشنی زیاتر بدەنە خەڵک و توانیویانە خەڵک بە بودجە ئاشنا بکەن خەڵک بە ماف و شایستە دارایەکانی خۆی ئاشنا بکەن و توانیویانە سەرچاوەی زانیاری بن بۆ زۆر ئەو لەو ناوەندانەی لەو بارەدا خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن ئەمە لەو ئاسەدا لە ئاستی هاوڵاتیانی ئەم دەڤەرەش ببوورە گەر دەرفەتێکی کە من پێ بڕاستی چاوەڕێ ئەوەمان هەیە کە ئێمە سوپاس بخوای پەروەردگار لە ناو هاوڵاتیانی هەرێمی لە ناو هاوڵاتیانی دەڤەرەکەی خۆماندا دەژین ژیانمان هاوشێوە ژیانیانە
لە خۆشی و ناخۆشیەکانیاندا بەشداری فعلی هەموو ئازار و ئەندێشەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لە ڕێگەی خۆمان و کۆی ئەندامان و ئەو کەسانش کە نردومان نەتە ناوەندەکانی حکوومەت و پەرلەمان بۆیە چاوەڕێ دەکەین سەربارەی ئەو خزمەتانی پێشتر ئاماژەمان پێکردوە شێوازی ژیانمان و ماوەڵەمان لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پاشانیش متمانەی خەڵکی ئەو دەڤەرە بە ئەو جۆرە خەڵکانی کە دیفاع لە ناسنامەی موسڵمانێتی ئەو خەڵکە دەکەن و پاشانیش ئەو کەسانی کە بە سەرڕاستانە کار دەکەن بۆ بە نێودەوڵەتیکردنی مەرزی چێلێ بۆ جێڕانەوەی شایستەدارایەکانی گەرمی جوتیاران بۆ بەجددی کار دەکەن بۆ ئەوەی کەوا زمینە سازی بکرێت بۆ ئەوەی کەوا ئەم دەڤەرە کە دەڤەرێکی مەزلومە بۆ منکوبە خزمەتی زیاتری پێ بکرێت بە ئیدارەیەکی سربەخۆ نەوەسێتەوە بەڵکو هەنگاوی جدی بنێت بۆ پارێزگا و بە زۆر لەو ڕەهەندانە بەڕاستی چاوەڕێی ئەوەمان هەیە کە هاوڵاتیانی ئەم دەڤەرە متمانەیەکی باش بە کاندیدەکەی سنوورەکەی دەڤەری ڕاپەڕین و قەزای دووکان بدرێت لە نەتیجەی باش ئینشاءالله تعالی چاوەڕێ دەکەین. سپاس دەکەین. کاک دکتۆر ئەحمەد کاتمان زۆر کەم ماوە سەبارەت بەوەی کە چەندە گرینگە گۆڕانکاریکردن لەوەی کە بڵێن نوێنەرایەتی هەرێم لە پەرلەمانی عێراق زۆرین ئەم جارەش لە هەردوو هێزی دەسەڵاتەوە نەبێ ئەگەر ئەم گۆڕانکاریە بکرێەوە ئەم قۆڕەخکاریانە هێڵدرێت چ گرینگێکیەوە چه خزمەتێکیش بە خەڵک دەکات؟ وڵای ئەگەر پرسیارەکە دووبارە بکەوە زەحمەت نەبی. سەبارەت بە گۆڕانکاری لە نوێنەرایەتی هەرێم لە پەرلەمانی عێراق و کە پێشتر قۆڕەخ کراوە چەندە گری کە گۆڕانکاری تا بکرێەوە ئەم گۆڕانکاری ئەگەر بکرێ چەندە خزمەت بە هاوڵاتیان دەکات؟ وەڵا بێگومان ئەگەر پەرلەمانتاری گوێر و بەدەسەڵاتە بێت ینی بە ژمارە تا ئەڵبەتە دەسەڵات داربن ینی ئەگەر زۆرینە ئەو کەسانە هەڵبژێردرن کە کەسانی دەستپاک و ئەمیندارن بێگومان ئەو قۆرخکاریەکە لە ئارادایە قۆرخکاریەکە کەمە بێتەوە و خۆی پرۆسەی هەڵبژاردن لە ئەساسدا بۆ ئەوەیە کە ئەگەر لە 4 ساڵدا لە خولێکە ئەوانەی کە دەسەڵاتدار بوو نەیانتوانی خزمەتی وڵات بکەن بەڵکو هەر دەسەڵاتیان قۆرەخ کرد ستەمیان لە خەڵک کرد وڵاتیان بەرەو ئیستیبداد و ستەمکاری برد ئەوانەی تر کە دێنە پێشەوە و بەڵێنی تر بەڵێنی واقعی بە خەڵگەدەن و بە ساحەکەدەن هەڵبژێردن ئەوان دەتوانن گۆڕانکاری بکەن ڕێگری لەو قۆرەخکاری و لەو ئیستیبدادە بگرن ئەگەر لە واقعی ئێمە تەماشا بکەین بەداخەوە تا ئێستا هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەو شێوە نەبوونایە خود خەڵک بەو شێوە نەچۆتە دەنگدان بەوەی کە بتوانێت ئەو گۆڕانکاریە بکات و هێزە دەسەڵاتدارەکان لەسەر کورسی دەسەڵات بێنێتە خوارەوە چ لە عێراقا و چ لە هەرێمی کوردستانیشە بەڵام ئەمە دەرفەتێکە لە بەردەمی هاوڵاتی لە بەردەمی دەنگدەرانە کە بتوانن کەسانی دەستپاک و کەسانی بگوێر و کەسانی حەقبێژ هەڵبژێرن بۆ ئەندامەتی ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوی نوێنەریان بن و بەرگری لە مافەکانیان بکەن و بتوانن سنوورێک دابنێن بۆ ئەو قۆرەخکاریە لە وڵاتە هەیە بەداخەوە ئەم وڵاتی عێراقە ینی سەرتاپای پڕ بووە لە گەندەڵی لە قۆرەخکاری لە زوڵم و لە ئیستیبداد لە هەموو ڕووەکانەوە توانین بڵێن گەندەڵی سیاسی لە لووتکەدایەوە پاشان گەندەڵی ئیداری و گەندەڵی ئابووری و گەندەڵی کۆمەڵایەتی و تەنانەت گەندەڵی ئەخلاقیش بەداخەوە بۆیە بەپێی قاعیدەی ئوسوڵیش ما لا يتم الواجب إلا به فهو واجب ئەگەر شتێک پەشی لەوە کەوتبێت کە ئەرکێک بۆ جێبەجێکردنی پێویستی بە شتێک بێت و بە میکانیزمێک بێت جێبەجێ بکرێەوە کۆی کە هەڵبژاردن بێت ئەم ئالیەت و میکانیزمەش دەبێتە واجب و پێویستە خەڵک پەنای بۆ بۆیە هەڵبژاردن ئەمڕۆ وازانم باشترین میکانیزمە و بەدیلی ترین نییە و ئەوانەی کە بانگەشەی ئەوەکەن کە پێویست ناکە بەشداری هەڵبژاردن بکەن پێم وایە هیچ بەڵگەیەکیان پێ نییە و تەنها سارکردنەوەی خەڵکە و بەشداریکردن باشترە لە بەشداری نەکردن چونکە هۆکارێکە بۆ گۆڕانکاری عاجلەن ئەم ئاجیلە. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندەبەوە لە کۆڵنی و لە هەولێرەوە هەروەها دکتۆر ڕزگار قادر ئەندامی سەرکرداتی کۆمەڵی دادگەری لە ڕانیەوە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.